لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لوانيت سلودو لوانا كاين تفسير قرآن بيروز بيم وخزمتان بمبسي رزامندي خواهي قولي وهي وادان اوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك قال إني أعلم ما لا تعلمون. بەڵێ خۆشەویستان، وەکو باسمان لە دووانەی ڕابردوو کە خوای گەورە بە فەرمان بە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم و هەروەها بە میلاد گرانی کەوا باز لەوە بکەن کاتێکەوە خوای گەورە بە چ شێوەیەک ڕێزی لە بابمان ئادەمنا کاتێکەوە بە مەلائیکەتەکانی فەرمووە ئەمن خەلیفە و جێنشینێک لەسەر ڕووی زەوی دادەنێم. ئەوانیش لە وەڵامدا دەڵێن ئەتەجعل فیها من یفسد فیها ویسفک الدماء، ئایا کەسێک لەسەر ڕووی زەوی دەکەێت جێنشین کەوا لەنەوەکانی ئەودا کەسانێک پەیدا دەبن فەسادی دەکەن، خین دەڕێژن ونحن نسبح بحمدك ونقدس لك، لە کاتێکدا کە ئێمە تەسبیحاتت دەکەین، حەمد و سەنات دەکەین ونقدس لك. ئیتر باسمان لەوە کرد گەیشتبووین ئێرە کاتێکەوە دەڵێن ونحن نسبح بحمدك گوتمان تەسبیح واتە خوایە ئێمە تەسبیحت دەکەین بۆی کەوا بە هیچ شێوە صفەتی نوقسانی تێدانێ و هەروها حەمد و سەنات دەکەین بۆی کەوا وەصف دەکرێت بە هەموو صفاتی کەمال شایانی ئەوەی کەوا حەمدت بکرێ ونقدس لك بە دوو شێوە زانایان لێچیان دایێت. هەندێک دەڵێن ونقدس لك ئەی ونطهر أنفسنا لك، واتە خوایە ئێمە خۆمانیش خاوێن دەکەینەوە لەوەی کەوە لائق بین بەو بەندایەتی کە لە بۆ توی دەکەین یا رب العالمین. لە کاتێکدا کە تۆ خوایەکی هەندە عەظیمی دووری لە هەموو صفاتی نوقسانی متصیف بە هەموو صفاتی کەمال، ئێمەش خۆمان خاوێن دەکەینەوە لە هەموو صفاتێکی نوقسانی، لە هەموو صفاتێکی خراپ تاوەکو لائقی ئەوەی بین کە بەندایەتی لۆ تو بکەین. ونحن نقدس لك. هەندێک دەزانێت کە دەفەرمون ونقدس لك بەو مانای دێتن واتە وەکوتمان تەسبیح و تەحمید و تەقدیس و تەنزیهت دەکەین یا رب العالمین. تەنزیه بە چ شێوەیەکە دەفەرمی ئەوە صفەتێکە لە دوای تەسبیح دێ. ئیتر ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێ بێ نمونەیەکی جوان دەینتەوە لە بۆ ڕوونکردنەوەی ئەو بابەتە. دەفەرمی کاتێکەوە ئەمە لە دوعای ئیفتتاحی سەلات واتە لە پاش تەکبیری ئیحرام طبعا دوعا هەیە، چەند دوعایەک پێغەمبەر صلی الله علیه و سلم فێری کردینە. یەک لەو دوعانە ئەوەیەکەوە فێری کردینە بڵێن اللهم باعد بيني وبين خطاياي كما بعدت بين المشرق والمغرب، اللهم نقني من خطاياي كما ينقى الثوب الأبيض من الدنس، اللهم اغسلني من خطاياي بالماء والثلج والبرد. کەواتە یەکەم جار داوا دەکەی خوایە دوورم بخەیەوە ئەمن و گوناهەکانمان لێکمان دوورکەوە هەر وەکو مەشرق و مەغریب لێک دوور دەکەوێت یا رب العالمین. خوا نەقینی من خەتایە، پاکم کەوە لە گوناه و تاوانەکانم، هەر وەکو شمەکەچی سپی خاوێن دەکرێتەوە لە پیساتی. پاشان اللهم اغسلني من خەتایایە، خوایە بمشۆ لە گوناهەکانم بە ئاو و باران و بالماء والثلج والبرد، کەواتە بە ئاو و بە تەزرە و هەروە بە بەفر. ئیتر لێرەدا دیارە ئەو حەدیثەش یاخود شەرحی ئەو حەدیثەی زۆری پێویستە، بەڵام ئەوەی کەوە ئەو دەیکاتە بەڵگە لێرە لە بۆ ئەو بابەتە دەڵێت و کە داوا دەکە یەکەم جار گوناهەکان لێ دوورکەوتەوە، دووەم گوناهەکانت لێ خاوێن بکرێتەوە، پاشان بمشۆ لە گوناهەکان خوایە. دەڵێ شماک یەکەم جار دووری دەخەیەوە لە شتی پیس، پاشان ئەو پیساتی کە پێی وەیە پیساتەکەی لێ دەکەیەوە. خاڵی سەیەم ئەوەیە کەوا پاشەوەی پیساتەکەت لێ کردو ئەو جارە جێیەکەشی دەشۆی، جێگایەکەشی دەشۆی، کەواتە سێ خوتوەیە.
سێ خۆتوە یەکەم جار دوورکردنەوەی پیساتێکە، دووەم لێکردنەوەی پیساتێکە، سێیەم شوشتنی جێگای پیساتێکە. ئیتر لێرەشدا دەفەرمی ونحن نسبح بحمد تسبيحاتەکە قەزیەیەکە، تەقدیسش قەزیەکی دیکە. واتە کاتێکە گوتمان تەسبیح بە معنای ئەوەی دێکەوە خوایە تۆ دووری لە صفاتی نوقسانی ونقدس لك ئەسڵەن تەنزیهت دەکەین کاتەوە مەرحەلەیەکە لە پاش تەسبیح دێ، مەرحەلەیەکە لە پاش تەسبیح دێ وەکو مەرحەلەی خاوێنکردنەوە و هەروەها مەرحەلەی شوشتن بەو شێوەیە کەواتە عینی ئەویش بە معنای تەنزیه دێ وەکو لە دوای تەسبیح هاتیە، واتە تو دووری لە صفاتی نوقسانی یا رب العالمین و هەروها زۆر منەزەه و پاک و عەظیمتری لەوەی کەوە هیچ صفەتێکی نوقسانی تێدابی. کەواتە مهم ئەوە باس لە عیبادەت خۆیان دەکەن کە پێویستە بەندەکانی خوا وەکو مەلائکەت هەوڵ بدەن بەو شێوەی تەسبیح و تەحمید و تەقدیسی خوای گەورە بکەن سبحانه وتعالى بەعەظیمت دەزانی یا رب العالمین دووری لە هەموو صفەتێکی نوقسانی. و دیارە لەک بە معنای ئیخلاص دێ، هەموو ئەو تەسبیح و تەحمید و تەقدیسەمان بە ئیخلاصەوە لۆ تۆ یا رب العالمین. خوای گەورە دەفەرمی قال إني أعلم ما لا تعلمون. خوای گەورە مەلائکەت دەفەرمی ئەوەی ئەمن دەیزانم بە تەئکید ئەنگۆ نایزانن، ئەوەی ئەمن دەیزانم ئەنگۆ نایزانن. قال إني أعلم ما لا تعلمون. جا لێرەدا لەو ئاەتە شتی دیکەشی لێ وەردەگیرێ. یەکەم کاتێکەوە خوای گەورە ئەو حیوارەمان لۆ دەجێڕتۆ لە بەینی خۆی لە بەینی زاتی خۆی لەگەڵ مەلائکەتەکان، لە بەینی زاتی خۆی لەگەڵ مەلائکەتەکان. خوای گەورە سبحانه وتعالى وەکو تەسلیە و وەکو دڵنەواییەک لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم باز دەکاتن و لە دوایویش لە بۆ میراتگرانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوانەی کەوە خەریکی ئەو دەعوە و خەریکی ڕاگەیاندنی ئەو پەیامەیە کەوا لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان گەیشتیە. بۆی کەوە یا رسول الله ئەو دوعاتانی کەوا لە دوای پێغەمبەر دێن صلی الله عليه وسلم تەمەشا دەکەی مەلائکەت کەوا بابڕین خواسی خوای گەورە سبحانه وتعالى ئەو مەلائکەتانەی کەوا لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. تەماشا دەکەی کاتێکەوە خوای گەورە هەواڵەشیان پێ ڕادەگەینی ئەگەر چی وەکوی اعتراضیش نییە بەڵام لە بۆ تێگەیشتن داوا دەکەن حکمەتەکەی بزانن، داوا دەکەن حکمەتەکەی بزانن. کەواتە ئەگەر ئەتوژ یا رسول الله کاتێکەوە ئەو پەیامەی خوای گەورە ڕادەگەینی کەسێک هات داوای حکمەتی لێت کرد پێت غەریب نەبی. ئەگەر لەوەش زیاتر ئەوە مەلائکەتن بەس داوای حکمەت دەکەن، بەڵام لەوەش زیاتر کەسانێکی بێباوەڕ ئەسڵەن بە درۆت دەزانن حاشاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوژمنایەتیشت دەکەن پێت غەریب نەبی. ئەگەر مەلائکەت بەس داوای حکمەت بکەن ئەوانەی کەوا کافرن لەسەر ڕووی زەوی ئەکید زیاتریش داوا دەکەن، زۆر زیاتریش لەو سنوورە دەردەچن. و هەروەها خوای گەورە سبحانه وتعالى کاتێکەوە مەلائکەت داوای زانینی حکمەتەکە دەکەن وەکو لە ئاەتەکانی دواتر دێ خوای گەورە بە بەڵگەلویان دەسەلمێنی حکمەتەکەی چێکەوات ئەم بڕیاریدا ئادەم و نەوەکانی ئادەم لەسەر ڕووی زەوی نیشتەجێبن بە بەڵگەلویان دەسەلمێنی. کەواتە پێویستە هەوڵ بدەین کاتێکەوە پرسیارمان لێ دەکرێت لە هەر وەزیفەیەک و لە هەر شتێکەوە ئەتوو خەریکی بە تایبەتی کەسی داعی هەوڵ بدەی حکمەتەکەی ڕوونکەوە ئەگەر مەجالی تێدا هەبی، هەوڵ بدەی حکمەتەکەی ڕوونکەوە بە بەڵگە و دەلیل تاوەکو علامەتی ئیستفهام لە مێشک و دڵ و دەروونی مقابلەکەت نەمینێ. و هەروەها ئەوەشی لێ وەردەگیرێ ئەگەر مەلائکەت حکمەتی هەموو شتێک نەزانن کاتێک هەندە نزیکن لە ڕەب العالەمین بابڕین ئەهلی ئاسمانەکانن ئەوجا ئێمەی بەشەر ئێمەی کە خاوەنی ئەو هەموو گوناه و تاوانەین بە تەئکید زۆر شت هەیە ئێمە حکمەتەکەی نازانین، زۆر شت ئێمە حکمەتەکەی نازانین. ئەگەر مەلائکەت بەو شێوەی داوای حکمەت بکە ئێمەش لە بۆمان هەیە چ بە پرسیارکردن لە ئەهلی علم و لە ئەهلی ذکر داوای حکمەت بکەین ئەوەی کەوا مەجالی تێدا هەیە. طبعا معنای ئەوە نییە کەوا ئێمە لە هەموو شتێکەوە خوای گەورە فەرمان بکە ئیلا حکمەتەکەی تێبگەن وەکو لەوانەکان ڕابردوو باسشمان کردێ، بەڵام ئەوەی کەوا مەجالی تێدا حکمەتەکەی تێبگەی بە قەناعەتەوە زیاتریش پێیوە پابەند دەبی، بەڵام ئەوەی حکمەتەکەشی نەزانین مادەم وەکو گوتمان ئەمە لە ئەسڵەوە ئیمانمان بە خودایەکی نیا سبحانه وتعالى کەوا الحەکیمە متأکیدین هەموو شتەکانی پڕ حکمەتە، بەڵام شەرنی ئەمە تێی بگەین. خۆ ئەگەر پرسیارش بکەین لە قەدەر ئەوەی کەوا لە سنووری شەرع بابڕێگای پێدرا جائزە و پێویستە
بە پرسیارکردن خۆمان تێبگەینین و هەروەها وەکو نەکەن لە مەسەلەی شەریعەتی خوای گەورە بەڵکو لە زیاتر لە ئەو کەون و بوونەوەرەی کەوا خوای گەورە ئێمەی تێدا جێنشین کردیە لە بۆ ئەوی کەوا ئاوادانی بکەینەوە بچین بەحث بکەین بچین با بڵێن بە هەموو شێوەیەک لێی ورد بینەوە و خەریکی بین تاوەکو شتیوای لێ بەرهەمبینین ببیتە مایەی خۆشگوزەرانی لە بۆ خۆمان لە بۆ خەڵکی دیکەش کەوا ئەسڵ وایە بەڕاستی ئەو زەویەیە ئەو زەویەی کەوا خوای گەورە لە بۆ ئێمە خەڵق کردێ وەکو لە ئاەتەکانی پێشتر هاتێ لە بۆ ئەوەی کەوا ئیستفادەی لێ بکەین و بە هەموو شێوەیەک ئەو هۆکارانە دابین بکەین لە بۆی کەوا خەڵکێک بە خۆشگوزەرانی تێدا عیبادەتی خوای گەورە بکات سبحانه وتعالى. ئیتر خوای گەورە سبحانه وتعالى کاتێ ئینی ئەعلەم ما لا تعلمون ئەوەی ئەمن دەزانم ئەنگۆ نایزانن وەکو زانان دەفەرمون ڕاستە مەلائیکەت بە هەر شێوەیەک زانیتیان کەوا لە نەوەکانی ئادەم کەسانێکی فەساد دەکەن و خین دەڕێژن بەڵام لەگەڵ ئەوەش خوای گەورە دەفەرمێ خۆ هەمووی وانین ئەوەی ئەمن دەزانن ئەنگۆ نایزانن ئەوانە ڕاستە ئەگەر کەسانشی واشیان تێ بەڵام کەسانێکیان تێدایە پێغەمبەرانیان تێدا عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام لەناو پێغەمبەرانش ئولو العەزمیان تێدایە کەوا بەندەی مقڕەبینی خوای گەورەن وەکو ئەو پێنج پێغەمبەرێک کەوا بە مەشهور بە ئولو العەزم و هەروەها گەورەی پێغەمبەرانیان تێدایە کە محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم ئەولیاء و متەقینیان تێدایە کەسانێکی عادلیان تێدایە کەسانێکی دادپەروەریان تێدا ئیلە ئاخری کەوا ئەوەی خوا دەزانێت سبحانه وتعالى ئەنگۆ نایزان ئینی ئەعلەم ما لا تعلمون. ئەو جا لە دوای ئەوە خوای گەورە سبحانه وتعالى تاوەکو بە بەڵگەوە نیشانیان بداکەوە ئادەم عەلەیهی الصەلاة وەسەلام شانی ئەوەیە کەوا خوای گەورە ئەو ڕێزەی لێ بنێ خوای گەورە با بڵێن وەکو بەڵگەیەک وەکو تەجروبەیەک نیشانیان دەدا وەکو لە ئایەت دواتر دەفەرمی وعلم آدم الأسماء كلها. خوای گەورە سبحانه وتعالى ناوی هەموو ئەو شتانەی کەوا ئەو کاتە مەوجود بووینە ناوی هەموو ئەو شتانەی فێری ئادەم کرد عەلەیهی الصەلاة وەسەلام. وعلم آدم الأسماء كلها واتا اسم هەیە مسەما هەیە ناو هەیە ناوڕۆک هەیە ئەو ناوەڕۆکانەی کەوا خوای گەورە خەڵقی کردینە ئەوەی کەوا لەوێ مەوجود بووینە لەو کاتی لە کاتی ئەو حیوارەی بەینی خوا سبحانه وتعالى لەگەڵ مەلایکەت خوای گەورە ئادەمی فێرە هەموو ئەو ناوانە کرد ناوی ناوەڕۆکانی هەمووی فێر کرد وعلم آدم الأسماء كلها ثم عرضهم على الملائكة. ئەو جا ئەو شتانێک کەوا ئادەم ناوەکانی فێر بووە خوای گەورە ئەو شتانە عرض کرد واتە ناوەڕۆکانی عرض کرد لەسەر مەلائکەت فقال أنبئوني بأسماء هؤلاء إن كنتم صادقين. ئەو جا خوای گەورە داواری مەلائکەت کرد ئەوانەی کە ئەو ناوەڕۆکانی کەوا ئێستا عرض کرا لە بۆتان دەی ناوەکانم پێ بڵێن ئەگەر ئەنگۆ ڕاست دەکەن هەموو شتێک دەزانن ئەگەر ئەنگۆ إن كنتم صادقين بۆی کەوا هەموو شتێک دەزان کاتێکەوە لە پێشترێ گوتیان ئەوە لە نەوەی ئادەم ئەو شتانە ئەنجام دەدرێ دەی باشە وەرن ناوی ئەو شتانە پێ بڵێن کە ئێستا مەوجودن ناوەکانیان چییە؟ أنبئوني بأسماء هؤلاء كنتم صادقين. طبعا واجد والله داد فرمون قالوا سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. قالوا سبحانك خوا سبحانك أما تنزيه تودكين قالوا سبحانك تنزيه تودكين سبحانه وتعالى بويك وهي صفتك نقصاني تدان ظلمج لكزناكي بهيج شيوك لا علم لنا إلا ما علمت هیچ علمێک مان نییە ئێمە ئللا مەگەر ئەوەی ئەتوو پێمان ڕاگەیاندیە کەواتە ئەوش بەڵگەی لەسەرەوەی کەوا ئەوان کاتێککە دەڵێن ئەو لە نەوەی ئادەم کەسانێک پەیدا فەسادی و خین دەڕێژن بە علمێکی تایبەت خوای گەورە فێریانی کرد و پێشوەخت لێ ئەو قسەی دەکەن بەڵام هیچ علمێکی زیاترمان نییە ئللا مەگەر ئەوەی ئەتوو فێرت کردینە یا رب العالمین إنك أنت العليم الحكيم إنك أنت العليم الحكيم هل أتو يا رب العالمين العليم الحكيم خاوەن علمێکی بێ سنووری ئەوەی کە لە ڕابردوو ڕوویدا ئەوەی ئێستا هەیە ئەوەی لە داهاتوو هەیە خوای گەورە هەمووی ئاگادارە هەر علم لای تۆ یا رب العالمین ئێمەش مقدارێک لەو علمە کە ئەتوو فێرمانت کردە دەیزان ئەگەرنا لا علم لنا هیچ علمێکی زیاترمان پێ نییە و هەروە الحەکیمی کە وەکو گوتمە الحەکیم لم يخلق شيئا عبثا ولم يشرع إلا ما هو عين المصلحة. خوای گەورە هیچ شتێکی بەبێ حکمت خەڵق نەکردێ و هیچ شتێش نەکردە شەر ئللا مەگەر عینی مەصلحەت لەوەیدایە. وەکو زانان دەفەرمون الحەکیمی خوای گەورە بە معنای حکمت دێ حکمەتیش بە معنای شت لە جێگای خۆی دادەنێ و هەر بە معنای حکمیش دێ واتە خوای گەورە خاوەن حکمە خاوەن دەسەڵاتە خاوەن حکمە حکمی قەدەری و حکمی شەرعیش خوای گەورە حکمی قەدەری هەیە هەر حکمێک خوا بدا سبحانه وتعالى لا معقب لحکمه هیچ کەسێک نییە لە دەسەڵاتی خوای گەورە بتوانیتن باز لە حکمی خوای گەورە بکە تعقیب لەسەر حکمی خوای گەورە بدا ئەوەی خوا بڕیارداتنی ئیستئنافی نییە لە بۆی
واتە کەسێک بێتن ئیستەناف بکە و گۆڕانکار بەس ئەوە حکمی کەونی بەڵام حکمی شەرعیشی ئەو ئەحکامانی کە لە قورئانی پیرۆز باس کرا لەسەر زمانی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم ئەو ئەحکامی شەرعیە ئەو ئەحکامە شەرعیانە خوای گەورە اختیاری دایتە دەست بەندەکان کەوا جێبەجێ بکەن یان جێبەجێ نەکە ئەگەر جێبەجێ بکەن ئەوە بەختەوەری دنیا و قیامەت دەبن و ڕەزامەندی خوای گەورە دەست دەین ئەگەر جێبەجێش نەکەن ئەوە بەدبەختی دنیا و قیامەت دەبن و هەروها ڕوبەڕووی سزای خوای گەورە دەبن خوا پەنامان بداتەوە کەواتە العەلیم الحەکیم بەو شێوەیە ئیتر لێرەدا کاتێکەوە مەلایکەتەکان بەو شێوە جواب بدەنەوە بەڕاستی و ئەدەبێکمان فێر دەکەن بۆی کەوە کەسێکەوە علمی بە شتێک نەبی بڵێ علمم پێنی وەکو زانە دەفەرمون من العلم أن تقول لما لا تعلم الله أعلم کەواتەوەش علمێکە ئەگەر شتێکت نەزانم لێ خوا دەزانی من نایزانم و هەروەها لەو تەش ئەوەش بە دیار دەکەی کوا بەڕاستی فەزلی علم چەند گەورەیە خوای گەورە ویستی فەزلی ئادەم لە بۆ مەلایکەتەکان بەیان بکە بەچی بە علم لەبەرەوەی وعلم آدم الأسماء كلها خوای گەورە ناوەکانی فێری ئادەم کرد ئەو جا بەوەی فەزل و گەورەی ئادەمی نیشانی مەلایکەتدا کە لە دواتردا ئەو جا خوای گەورە فەرمانە پێ دەکا سوزدە لەو ئادەم ببەن کەواتە لەبەر فەزلی ئەو علمەی کەوا خوای گەورە پێی بەخشی بوو کە بەڕاستی ئەوەش خاڵێکی زۆر گرنگە کە بەڕاستی ئیهتیمامدان بە علم بە علومی شەرعی و هەروە علومی ترکەوە لە خزمەت بەشەریەتدا هەیە قەزیەکی زۆر زۆر مهمە و لەلایەن خوای گەورە سبحانه وتعالى گرنگی پێدرایە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون